بایکۆتی دەوام لەلایەن پزیشکانی نیشتەجێی خولاو لە هەولێر بەردەوامە. بەو هۆیەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی 19 پزیشکی سزادە. نووسراوێکی دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دەستزووم کەوتووە. تێیدا هاتووە بە پشتبەستن بە راپۆرتی سەرۆکی پزیشکانی خولاو کە داوای کردووە سزای ئەو پزیشکانە بدات کە بایکۆتی دەوامیان کردووە، سزای بڕینی موچەی ڕۆژێک و هەژمارکردن بە نەهاتوو بۆ 19 پزیشکی نیشتەجێی خولاو و دیرین دەرچووە. جگەلەوەش بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر نووسراوێکی ڕاستەی سەرجەم لە خۆشخانە تایبەتەکان کردووە. ئاگاداری کردوونەتەوە ئەو پزیشکانی لە کەرتی گشتی پابەندی دەوام نەبوون نابێت لە کەرتی تایبەتیش کار بکەن، بە پێچەوانەوە نەخۆشخانەکە دادەخرێت. دانا حسێن نوێنەری پزیشکانی دانمەزرا و نیشتەجێی خولاو بە زوومی ڕاگەیاند داواکاری ئەوان دامەزراندنی دەرچووان و پلەبەندی پزیشکانی نیشتەجێی خولاوە. سزادانی پزیشکانیش خزمەت بە چارەسەری کێشەکان ناکات و قوڵتریان دەکاتەوە. دەشڵێت داوایان کردووە کە ئەوانەی بەنووسرا و سزادراون دەبێت هەر بەنووسرا و سزاکەیان لەسەر لا ببرێت. هەروەها لە هەولێر بایکۆتەکە شکێنراوە و لە سلێمانی بەردەوامە. سزادانەکە بۆ ئەو کەسانە بووە کە کاتی دەوامیان بووە و لەوێن دەر ئامادە نەبوونە، بایکۆتیان کردووە و لە چەند نەخۆشخانەیەک و بە نووسراوی فەرمی کە ئیمزاکراوە لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرەوە سزادراون بە سزادانی ڕۆژێک بە نەهاتوو هەژمار دەکرێن و موچەشیان بۆ ڕۆژێک لێ دەبڕدرێتن. ئەم جۆرە هەڵوێستانە خزمەت بە چارەسەرکردنی کێشەکە ناکات، بەڵکو دەبێتە هۆی دواخستن و قوڵترکردنەوەی کێشەکان. بەڵێن یان پێدراوە لە ئەگەری شکاندنی بایکۆت ئەو سزایانەش ڕادەگیرن، بەڵام داواکاری ئێمە ئەوەیە ئەوانەی کە بە نووسراوی فەرمی سزادراون بە نووسراوی فەرمی سزادانەکەیان لەسەر هەڵبگیرێت. و بۆ بابەتی دامەزراندن ئێمە داوامە لە حکوومەتی هەرێم کردووە پێشتریش کە یەک لە دروشمەکانمان ئەوە بکە خۆتان دامان مەزرێنن مافمان لە بەغدا بستێنن. دامەزرانی ئێمە لە دەستی حکوومەتی هەرێمە، دەبێت حکوومەتی هەرێم بڕیارەکە بدا. شەو لە سعات 12ەوە بایکۆتەکە شکێنراوە، لە هەولێر شکێنراوە، لە سلێمانی ئەوەندەی ئێمە ئاگادارین بەردەوامە.